بینەران و بیسەرانی دەنگی ئەمریکا سڵاوی ئەحمەد زێباریتان لێبێت لە هەولێرەوە لەگەڵتان دەبین دیدارێکمان هەیە لەگەڵ بەڕێز خالد عەزیزی سکرتێری پێشووی حیزبی دیموکراتی کوردستان لەبارەی پرسە گرنگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کۆماری ئیسلامی ئێران کە خالد سوپاس بەم دەرفەتە. زۆر سپاس بۆ ئێوەش. لە ناوچەکەدا جموجۆلێکی زۆری لەشکری بەدی دەکرێت. ئێران هێزە چەکدارەکانی خۆی خستۆتە حاڵەتی ئامادەباشیەوە. ئەمریکا هێزەکانی دەریایی خۆی چڕکردوتەوە. بەڕای تۆ ئەگەری شەر چەندە لە ناوچەکەدا؟ یەکەم ڕۆژهەڵاتی نێوەڕاست بە درێژایی چەندین ساڵی ڕابردوو ناوچەیەکی پڕکێشە بووە و لەو ناوچە پڕکێشەیەدا زۆر جار ئێمە لێکتوڕەبوونێک بینی ئەمریکا و ئێرانمان پێوە بینیوە، بەڵام تەبیعەتەن بە دوای کشانەوەی دانەڵد ترامپ ڕێی جمهوری ئەمریکا لە قەراردادی بەرجام حاڵەتێکی دیکەی لە پەیوەندی لەگەڵ ئێراندا بەخۆوە گرتووە. نەفسی شەڕی مێدیایی، شەڕی ڕەوانی و بە جۆرێک ئارایشی جەنگی لە خەلیجی فارس لە گۆڕێدا هەیە، بەڵام هەمووی ئەوانە بە معنای ئەوە نییە کە کتوپڕ ئەوە تەبدیل بە شەڕێک دەبێت. منتها احتیمالی وەی زۆرە. من پێم وایە سەرۆک کۆماری ئەمریکا زۆرتر بە دوای ئەوەدا دەگەڕێە لەو فشار و زەختانە کەڵک وەربگرێت، چ فشاری ئابووری بۆ سەر ئێران، چ حزورێکی نظامی بەربەرین لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست بۆەوەی کە بتوانێت لەگەڵ ئێران بە تەوافقێک بگا، ئەوەی کە ئەو نێوی ناوە ئەو تەوافقی پێشووی لێ هاتە دەرێت تەکمیلی بکە، یا بە جۆرێک گاڕانتێک وەربگرێت کە بۆ خۆی پێویستێتی لەباری ئەمنیەتی ناوچەکە کە ئێران بە دوای چەکی ئەتۆمیدا ناگەڕێت. کە خاڵە شارەزانی سەربازی پێیان وایە لە ئێستادا دەنگێکی شەڕی گەورە لە ناوچەکەدا دەبیسترێت. ئێوە وەکو ئۆپۆزیسیۆنی کوردی لە ئێران ئامادەکاریتان چۆنن بە شێوازێکن؟ پێشەوەی کە کێشەی ئەمریکا و ئێران بەو جۆرە دەست پێ بکە، پێشەوەی کە ترامپ بێتە سەرکار، پێشەوەی کە ڕێی جمهورەکانی دیکەی ئەمریکا یەک بە دوای یەکدا بێنە سەرکار، ئێمە لەگەڵ حکوومەتی کۆماری ئیسلامی لە شەڕ و کێشەدا بووینە. جاگە وایە تەبیعەتی کێشەی کورد لەگەڵ تاران زۆر کۆنترە لە تەبیعەتی کێشەی واشنگتۆن لەگەڵ تاران. بۆیە ئێمە هەمیشە هەوڵمان داوە ئامادەکاری مناسبمان هەبێ، بەڵام لە هەمان کاردا دەبێت ئاماژە بەو حەقیقەتەش بکەم. ئێستاش جۆرێک بەربڵاوی بە ئێمە هێزە کوردیەکانەوە دیارە، منتەهاوە بە معنای ئەوە نییە کە ئێمە هەوڵ نادەین لە داهاتوویەکی ناڕووندا کە دێتە پێشێ نەتوانین کەڵکی لێوەربگرین. من گەشتبینم، خۆشببینم ئەگە حاڵەتێک بێتە پێشێ خەڵکی کورد لە کوردستانی ئێران بەگشتی و حیزب و لایەنە سیاسیەکان و هەروەها حزبی دموکراتی کوردستان بە تایبەتی بە جۆرێک تەعامل لەگەڵ وەزعەکە دەکا کە ئێمە بە جۆرێک تێیدا براوە بین و بەڕاحەتی زەرەر نەکەین. وەک شۆڕەڤەکار و سیاسەتمەدارێک پاشەڕۆژی کۆماری ئیسلامی ئێران چۆن دەبینیت؟ پاشەڕۆژی کۆماری ئیسلامی ئێران بەندە بە چەندین فاکتۆر. فاکتۆری سەرەکی خەڵک کە لە نێوە خۆی ئێراندا، ئەوە شتێکی زۆر تاین کنندەیە. فاکتۆرەکان کێشەکانی نێو خۆی دەسەڵاتە، چون کۆماری ئیسلامی مؤسسات و کەسایەتی جۆرا و جۆریان هەیە، هەمووی ئەوانش بە جۆرێک وەستی دەسەڵات و لەسەر دەسەڵات بڕیار دەدەن. فاکتۆرەکی دیکە ئەو کێشە ئابوووریەکانە کە دنیای دەرەوە بەسەر ئێرانیدا تەحمیل کردو بە تایبەت ئەمریکا. فاکتۆری کۆتایش دەبێتە هەر ئەوەی کە ئێستا لە ناوچەکە لە گۆڕێدایە. لەسەرێک ناڕوونی پێوە دیارە، ئەو ناڕوونیانە ئەوە دەگەینە کە سێناریۆی جۆرا و جۆر لە داهاتوودا دێتە پێشە و احتیمالەن ئێمە لەگەڵ سێناریۆی جۆرا و جۆر ڕوبەڕوو بینەوە. بەڕای تۆ کۆماری ئیسلامی ئێران لە ئێستادا لە پەیامەکەی ئەمریکا تێگەیشتووە؟ بە بڕوای من هەم کۆماری ئیسلامی باش دە پەیامی واشنگتۆن گەیشتووە، هەم واشنگتۆنیش باش وڵامەکانی وەرگرتوێتەوە، بەڵام هەردوولا لە شەڕ دەترسێن. هەم ئەمریکا هەم ئێران نیگەرانی شەڕن، بۆیە تێدەکۆشن هەردوولا هەم بە لەحازی ڕەوانی، هەم بە لەحازی مێدیایی، هەم بە لەحازی دیپلۆماسی بە جۆرێک مەسەلەکە هیدایەت بکەن و ڕەهبەری بکەن و مدیریەتی بکەن کە لە تەوافقێک کە احتیمالاً بێتە پێشە بینی هەردوولایان، هەر کامە بە دوای بەرژەوەندی خۆیدا دەگەڕێ و زەرەر و زیانێکی زۆری نەبێ و هەر کامە هەم تاران قسەی خۆی هەبێ بۆ خەڵکەکەی خۆی و هەم دانەڵد ترامپ ڕێیس جمهوری ئەمریکاش قسەیەکی هەبێ بۆ خەڵکەکەی خۆی لە نێوە خۆی وڵات. هیچ وتوێژێکتان لەبارەی ئەم پەرەسەندنانەوە لەگەڵ ئەمریکایەکاندا هەیە لە ئێستادا؟ ئێمە علاقات و پەیوەندیمان لەگەڵ ئەمریکا دەمێکە هەیە لە ڕادەیەکی مناسبدا، بەڵام ڕاست ئێستا بڵم لەوە تا کەش و هەوای شەڕ نێوان واشنگتۆن و تاران دەستی پێکردو، ئەوەی من ئاگادارم هیچ دانیشتنێک بینی ئێمە و ئەمریکا لە گۆڕێدانیە و لە حاڵی ئێستادا زۆر بەڕاشکایی بڵم ئێمە وەک کوردی ئێران و هەروەها حیزبی دموکراتی کوردستان ئێمە بەشێک لە کێشەی تاران و واشنگتۆن نین. پێمان وایە لەو پەیامە و ئەو بەحسانێک کە واشنگتۆن دەیکا و بە دوای وڵامەکاندا دەگەڕێ زۆرتر پەیوەندی بە کێشەی ناوەچی هەیە، زۆرتر پەیوەندی بە گۆڕینی ڕەفتاری ئێران لە ناوچەکە هەیە و تەنانە سەرۆک کۆماری ئەمریکا بە تاکید کردووە ئێمە بە دوای گۆڕانی ڕژیمدا ناگەڕێن. جاگە وایە لە سێناریۆیەکی ئاوادا حیزبی دموکراتی کوردستان و کوردی ئێران و ئۆپۆزیسیۆنی کوردی تەسەور دەکەم بەشێک لە شەڕی وانین، بەڵام ئەوە بە معنای ئەوە نییە ئێمە ئامادەجیمان نەبێ بۆ احتیمالاتی داهاتوو کە لە ناوچەیە چ ڕوو دەدا. لە ئەگەری بوونی شەڕ و گرژی و ناکۆکی زیاتری ناوچەکە
چ سوودێکی دەبێت بۆ کوردەکان بەگشتی و لە نێویشیدا کوردەکانی ئێران ئەگە چاو لە مێژووی سیاسی کورد بکەی بەگشتی زۆر جار فرسەت بۆ کورد هەڵکەوتووە لە کۆماری کوردستانەوە بگرە هەتاکو ڕوخانی سەدام حوسێن هەتا لەو دوایانەدا قەزەی ڕێفراندۆمەکەی باشووری کوردستان هاتە گۆڕێ جاگەر وایە ڕۆژهەڵاتی نێوەڕاست بەگشتی و ئەو وڵاتانێک کە کوردیان تێدا هەیە بە ڕوبەڕووی زۆر کێشە دەبنەوە و هەموو یەک کێشانە جاری وایە فرسەت دروست دەکات و احتیمالاً ئەو جاریش فرسەتێک بێتە پێشێ بەڵام بۆ ئەوەی کە تۆ بتوانی لە فرسەت خەڵک وەربگری دەبی ببی بە ئەدرس دەبێت یەکگرتووبی دەبێت پەیامی خۆت دیار بێت دەبێت خوێندنەوەی خۆت هەبێت لە وەزعەکە دەبێت بڵێ ئەگەر مادام گۆڕان کارێکەیە ئێمەی کوردی ئێرانیش فاکتۆرەچین و بە احتیباری ئەو فاکتۆر بوونەی کوردی ئێران حزبە سیاسیەکان و بەتایبەت حزبی دموکراتی کوردستانیش ناکرێ و نابێت نادیدە بگیرێت. کاک خالد ئەگەر بە کورتیش بێ مەبەست نەبزانم پرۆژە و بەرنامەی ئێوە بۆ داهاتوو چییە؟ پرۆژە و بەرنامەی ئێمە تاوجی پەیوەندی بە بەرنامەی حزبی دموکراتەوە هەیە ئێمە تێدەکۆشین ئێران وڵاتێک بێ بە شێوەی فدرالی و نامتەمەرکز ئیدارە بکرێت ئێمە تێدەکۆشین لە دروستکردنەوەی داهاتووی ئێراندا نەخشە سیاسێکە بە جۆرێک بێ کە خەڵکانی ئێران بەگشتی بەشدار بوون لە پرۆژەی لە ڕەوتی سیاسی ئێراندا ئێمە تێدەکۆشین ئۆپۆزیسیۆنی ئێرانی لەوە بگەێنین ئێمە تێدەکۆشین بە دنیای دەرەوە بڵێن ئەگە حکوومەتێکی وڵامدەر لە تاران هەبێ لە داهاتوودا وە کوردیش بەشێک لەو دەسەڵاتە بێ وە لە ناوچەکەی خۆشیدا دەسەڵات بێ ئەمنیەت و ئارامیش بەباشی نیشتەجێ دەبێتەوە بەڵام لە تەنیشت ئەوانەدا تا ئەوجێ پەیوەندی بە پرۆژەی کاری سازمانی و ڕێخستن و تشکیلاتی حزبی دموکراتەوە هەیە قورسایی ئێمە نییە و خۆی وڵاتە خەڵکی کورد لە کوردستانی ئێران بەخۆشیەوە شعوری سیاسی و هەستی نەتەواتیان لە گەشەدایە لە چەند ساڵی ڕابردوو ئێمە خەباتێکی بربەرینی جەماوەری و جموجۆڵی مەدەنی دەبینین وی قورسایی کاری حزبی دموکراتی کوردستان ئەوەیە لە ڕاستیدا لە نێوە خۆی وڵات کۆمەک بەوە بکە ئەوە پەرەبستێنێ ئەوە ببێ بە شت ئەوە ببێ بە موەسسە ئەوە خۆی جێبخا پێناسە بۆ خۆی دروست بکە و بە ئاسانی تاران و احتمالاً لە داهاتوی گۆڕانکاریەکاندا لەوێ حزوری هەبێ وا بە ئاسانی نادیدە نەگیرێتن. کاک خالد زۆر جار لەلایەن چاڵەکان و سیاسەتمەدارانی ئێران کوردەکانی ئێران مەبەستم ڕخنە لە حیزبی دموکراتی کوردستان و حیزبی دموکراتی کوردستانی ئێران دەگیرێت لەوەی کە بۆچی ئەمانە یەکتر ناگرن لە کاتێکدا ئەمانە یەک ئامانج و ڕێباز و شەهیدەکانیان یەکە بۆچی تا ئێستا یەکتریان نەگرتووە کێشە و بربەست و گرفتەکان چین؟ ئارەزوم دەکرد ئەت بەما سەبق شتێک بە نێوی لێکدابڕانی حزبی دموکرات ڕووی نەدابە و لە هەمان کاتدا هەوڵیشمدا و ئارەزوشم دەکرد کە حزبی دموکراتی کوردستان و لایەکەی دیکەی دموکرات یەکگرتنەوەیان هەبوایە و تاوجێ پەیوەندی بەخۆمەوە هەیە وەک سکرتێری پێشووی حزبی دموکراتی کوردستان لەو بوارەدا زۆر چوومە پێشی و زۆریشم ئیمتیازدا بە لایەکەی دیکە و زۆریشمان تەنازول کرد بەڵام لێکدانەوەی من ئەوەیە بەداخەوە لایەکەی دیکەی دموکرات وا مەسئولانە بە ئیحساسی مەسئولیەتێکی گشتی و نەتەوەی ملی لە مقابل کوردی ئێران و هەردوو لای دموکرات نەهاتە پێشێ بۆیە تا ئێستا بەداخەوە پرۆسەیە جێبەجێ نەبوو بەڵام دیسا من هەر هیوادارم و گەشتبینیشم کە لە داهاتوودا بە جۆرێک ئێمە لێک حاڵیبوونێکمان هەبێ و مەسەلەی یەکگرتنەوە یەکەریەکنەوەش نەبێتن جۆرێک لە کارکردنی هاوبەشی ئەو دوولایانە ببێ بە ئەمری واقع و گرفت و کێشەیە تا ڕادەیەکی زۆر تەواو بێ. پێت وایە ئێوە وەکو حیزبی دموکراتی کوردستان داواکاری کوردەکانی ئێرانتان جێبەجێ کردووە لەبەر ئەوەی کە ئێمە لە نێوە خۆی وڵات نین حزبێکی قانونی نین لە فعالیەتی انتخاباتی نین دەسەڵاتمان نییە حزورمان لە پارلمانی ئێراندانێ لە شەهردارەکاندانێ لە ئوستاندارەکاندانێ بڕێک زەحمەتە قەزاوەتکردن لەسەر ئەوە بزانین چەندەمان جێبەجێ کردووە بەڵام تاوجەی پەیوەندی بە خەبات و تێکۆشان و مبارزە هەیە حزبی دموکراتی کوردستان لە هەموو بوارەکاندا هەوڵی داوە بواری مەدەنی بواری دیپلۆماسی بواری تەشکیلاتی تەنانەت کۆمەکردن بە ڕوح و شخصیەت و کەسایەتی پێشمەرگە کە وەک شوێنەوارێکی بە قووەت لە جوڵانەوەی کوردی ئێران و ماوەتەوە و دەمێنێتەوە ئەوەشمان هەر هەوڵداوە ڕابگرین و ئیدامەی بدەین جا بۆیە بەشێکی زۆری پرۆژەی حزبی دموکرات پەیوەندی هەیە کە چەندە لە داهاتوودا لە نێوە خۆی کوردستان ئێران حزوری دەبێت بەڵام ئەوەندەی ئێستا ئیمکانمان هەیە من پێم وایە کۆتاهیمان نەکردو لەو پەیوەندیدا قوربانیشمان داوە هەرلانی کەم لە 8 سپتێمبری ساڵی 2018 سەرکردایەتی حزبی دموکراتی کوردستان کە بۆ خۆم لەوێ حزورم هەبوو لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە موشک لیدرا هەر ئەوەی کە سەرکردایەتی حزبی دموکراتی کوردستان بوو بە هەدەف دلیل بەرەوەی حزبی دموکراتی کوردستان موقعیەتی و نفوذ و احتیبارێکی بە قووەتی هەیە کە حکوومەتی ئێران ناتوانێت نادیدەی بگرێ و کۆمەڵانی خەڵکێکی زۆری لەگەڵدایە. ئەگەر هەیە ئەو ئەزمونەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە لە نێوان دوو پارتی دەسەڵاتدار کە حکومڕانی و دەسەڵات و هێزیان بەسەر دوو ناوچەدا زیاتر هەیە لە ڕۆژهەڵاتیش واتە لە ئێرانیش دروست ببێتن
دوا ڕۆژ مەبەستم احتیمالی وە هەیە وابێ احتیمالی شێوانە بێ هەڵ و مەرج و شرایەتی عێراق و کوردستانی عێراق و حیزبەکانی کوردستانی عێراق ئەو ڕەوتێ ئەوان بە دوایدا ڕۆیشتونە ڕەنگە لە زۆر بواردا لەگەڵ کوردستانی ئێران و حیزبەکان و ئێران فەرقی هەبێ بەڵامیدی من بەش بە حاڵی خۆم پێم وایە ئێمە دەبێت زۆر ئەزمون و تەجروبە لە تەجروبەی هەرێمی کوردستان یا باشووری کوردستان وەربگرین و ئەو کەم و کووری و کاستیانەی کە لێرە هەبووە زۆر جا زەرەری گەورەشی بە قەزەی کورتگەیاندووە لە داهاتوودا ئێمە لەوێ لەگەڵیان ڕوبەڕوو نەبینەوە یعنی من پێم وایە تەجروبەی زۆری بۆ ئێمە تێدا بووە لانی کەم لە چۆنێتی تعامل لەگەڵ بەغدا و فدرالیزم لانی کەم چۆنێتی لە سەر مەسەڵی یەکگرتووی نێوماڵی کوردی لانی کەم لەسەرەوەی کە ئێمە چۆن بتوانین لە بارەکانی جۆرا و جۆردا ئەدرسی بە قووەت لە یەکگرتووی و میلی گەرایی و ناسیۆنالیزمی کورد لە پارچەکەی خۆماندا دروست بکەین هەم لە تعامل لەگەڵ تاراندا ولا هەم لە ڕێخستنی هەموو تەنەوعاتی کورد لە کوردستانی ئێراندا کاک خالد لە سووریا ئۆپۆزیسیۆنی سووری بە جۆرێک مامەڵە لەگەڵ کورد و هێزە کوردیەکان دەکات لەوێ کە پەراوێزی خستون یاخۆت وەک دەگوترێت دژایەتیشیان دەکاتن پێت وانییە کە لە ئێرانیش ئۆپۆزیسیۆنی ئێرانی دوجار بەرامبەر بە هێز و کوردەکان بەو شێوەی ئۆپۆزیسیۆنی سووریا بێت ئەگەر وا بوو ئێوە ئەڵتەرناتیڤتان چییە؟ گرفتێکی گەورەی ئێمە لە ئێران ئەوەیە کە تا ئێستا کە لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی بە هەموو تەنەوعاتیەوە لە شۆنی جۆرا و جۆر دانیشتوونە بەداخەوە زبانێکی یەکگرتو و واحد و لێک تێگەیشتنمان نەبووە پلتفۆرم و پرۆژەیەکی هاوبەشمان دروست نەکردو خوێندنەوەیوان لەسەر قەزیە کورد زۆر جیاوازە جاری وە دەتوانم بڵام هەتا ئەو مەرحەلەیە دەڕۆن کە ئێستاش لە مەسەلەی ئێمە نەگەیشتوونە بەڵام بۆیە ئێمە دوو حەلمان هەیە حەلێکەوەی دە پێشدا ئۆپۆزیسیۆنی کورد لە نێو ماڵی خۆیدا یەکگرتو بێ کە پەیامێکی بە قووەت بۆ ئۆپۆزیسیۆنی ئێرانی بنێرێ حەلی دووەم ئەوەیە بە تەواوی ئێرانەکان بڵێن ئەگەر ئێوە لە داهاتوشدا بەدەسەڵات گەیشتن دەبێت ئێمە لەسەر دێمۆکراسێکی تەوافقی بە تەوافق بگەین بەو معنایە پێشەوەی کە ئێران دموکراسی تێدا زاڵ بێ لایەنەکان دەبێت تەوافقێکی کولیان لەسەر شتە ئەسڵیەکانی داهاتووی ئێران هەبێ و لە قانونی ئەساسی ئێراندا جێ بکەوێت ئەگەر ئەوە نەبێ لێک حاڵی نەبوون و یەکتر قبول نەکردن موقعیتێکی خراپ بۆ قەزیە کورد لە داهاتووی تاران دروست دەکات ئەوەی ئێستا کە لە بەغداشەیە بەرهەمی دموکراسی نییە بەرهەمی تەوافقەکە کە کورد لە دەورانێکدا لە موقعیتی دەسەڵاتدا بۆ لایەنەکانی غەیرە کوردی لە عێراق قبولیان کردو و بۆ بەشێک لە قانونی ئەساسی عێراق کەوا بە ئاسانی لێ ناتوانن ژێر پێی بخەن ئەمەش لە کوردستانی ئێران احتیاجمان بەوەیە جا بۆ یەکتم ئەوە دەتوانێت تەجروبەیەکی باش بێ بۆ ئێمە لە چۆنێتی تعامل لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئێستا و لە داهاتوودا کا خالد لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا هیچ مەترسیەکتان لەسەر ئێوە هەیە مەترسیەکان چۆن ئاگەر لەسەر ئێوە هەیە لەگەڵ ئەمەشدا مامەڵەی هێزە کوردیەکان هێزەکانی هەرێمی کوردستان ئەوانەی حکومڕان و دەسەڵاتدارن لەگەڵ ئێوە چۆنە؟ یەکەم معاملەی هێزە کوردەکانی کوردستانی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئێمە باش بوو ئێستاش باشە لە چەند ساڵی ڕابردووشدا زۆر باش بووە هیوادارم لەمەوە بەدووە هەم ئێمە ڕعایەتی هەرێمی کوردستان بکەین و هەم هەرێمی کوردستانی لە حەدی توانای خۆیدا ئاورێک وەسەر ئێمە بداتەوە کە تا ئێستا باشی کردووە لەسەر مەترسی لەسەر خۆمان بێگومان مەترسی هەمیشە هەیە نمونەی گەورەی ئەوە بوو حکوومەتی ئێران موشەکی لە دژی بارەگای حزبی دموکراتی کوردستان بەکارهێنا کە ئەو خارج لە ئیرادەی توانایی حکوومەتی هەرێمی کوردستان بوو بەڵام لەسەر جزئیاتدا ئایا مەترسیانە چۆنە ڕەنگە زەحمەتە ئێستا من واردی وردەکاری وشتی ورد بم بەش بە حاڵی خۆمان ئێمە بۆ خۆمان هەوڵ دەدەین کە تێبکۆشین خۆمان بپارێزین تێبکۆشین میکانیزمێک لە حزور و ژیانی ڕۆژانەی سیاسیمان بینە گۆڕێ کە کەمتر زەرەری تێدا بکەین هیچ فشارێک لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کە بڕیارێکی وا بداتن ئەو بنکە و بارەگەکانی ئێوە واتە هەموو هێزانێک کە لە هەرێمی کوردستانن کە هی دەرەوەی عێراقن بارەگە و بنکەکانیان چۆڵ بکەن و لە هەرێمی کوردستاندا نامێنن هیچ فشارێک لەسەر ئەوان هەیە فشارەکان بە چ شێوازێکە بێگومان لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا زۆر جار نوێنەرایەتی حکوومەتی هەرێم یا کاربەدەستانی حکوومەتی هەرێم لەگەڵ کاربەدەستانی ئێران دانیشتنیان بۆ لەسەر حزوری ئێمە قسەیان کردو کەمەوە بە شتێکی زۆر تەبیعی دەزانین بە شتێکی غەیرە تەبیعی نازانین چون ئێرە هەرێمی کوردستانە و بەرژەوەندی خۆی هەیە لەگەڵ تاران و لەگەڵ حکوومەتی ئێران و ئێمەش لێرە حزورمان هەیە بەڵام ئەوەی لە هەمووان گرنگترە ئێمە بە ئیحساسی مەسئولیت بجوڵینەوە لانی کەم حزبی دموکراتی کوردستان قەت هەوڵی نەداوە بە جۆرێک عمل بکە خوای نەخواستە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان لە عێلاقاتی خۆی لەگەڵ تاران بە جۆرێک بێ کە زەرەر بە هەرێمی کوردستان
کوردستان و ئەوانە بگەێنێ بەڵام تا ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە تەبعەن زۆر جار بە ئێمە کوتراوە ڕعایەتی حاڵی ئێمە بکەن ئێوە ئۆپۆزیسیۆنی ئێرانین ئێمەش کتومانە سەعی دەکەین سەرچاوان تێدەکۆشین ڕعایەتی حاڵی ئێوە بکەین ئێمە حیزبێکی بێمەسئول نین احساسی مەسئولیت بەرامبەر بە وەزی هەرێمی کوردستان دەکەین زۆر جاریش ئەوەمان کردووە بە کردەوەش نیشانمان داوە ناوەندێک دروست کرا بۆ کۆکردنەوەی هەموو ئەو هێزانەی کە ئۆپۆزیسیۆنی کوردین لە ئێران کە پێکەوە یەکدەنگ و یەک هەڵویستیان هەبێ ئەمە بەکوێ گەشت ئەو ناوەندە ئێستا شەر لە گۆڕێدا هەیە لانی کەم دوو لای دموکرات و دوو لای کۆمەڵی تێدا هەیە هیوادارم لە داهاتووشدا ئەو ناوەندە بتوانێت کاری خۆی بکە بەڵام کار و کردەوەی ئەو ناوەندە تا ئێستا بە جۆرەی قەبارە و پێداویستیەکانی مەوزوعی ئێمە وەک کوردی کوردستانی ئێران نەبووە بە باوەڕی من دەبێت کاری لەسەر بکرێ و زۆرتر پرۆژەی بۆ دابنرێ و زۆرتر ئەو چوارلایەنە لێک تێگەیشتنیان هەبێ و لە قۆناغی کێشە و ڕەقابەتی حیزبی و ئەو شتانە بێنە دەرێ لەسەر زەرورەتی پێداویستی دروستکردنی ئەدرسێکی بەقووەت بۆ کوردی کوردستانی ئێران لە ئاستی ئێران و لە ئاستی ناوچەکە و لە ئاستی نێودەوڵەتیدا کار بکەن بەو جۆرە ئەوە بناسیێنرێت. خالد عەزیزی سکرتێری پێشووی حیزبی دیموکراتی کوردستان زۆر سوپاس. زۆر سپاس بۆ ئێوەش.